لە بەڕێز مامۆستا زۆزە قەرەداخی وەرەگرم کە بەڕێزیان لێپرسراوی ناوەندی بەشی موزیکن لە نێو سندیکای هونەرمەندانی کوردستان. مامۆستا سڵاوت لێبێ بە ئەرنە بەفەرمیتەر زۆر سپاس لە ڕوانگەی بەڕێستانەوە دووبارە بەخشینی خەڵات بۆ ئەم هونەرمەندانە چ کاریگەریەک لەسەر بەرەو پێشچوونی هنووری موزیک و گۆرانی کوردی دروست دەکات؟ بەڵێ بێگومان هەموو هاندانێک بۆ هەموو ئاسەکانی هونەر گرنگی خۆی هەیە، مەرج نییە مادی بێت، بەڵام گرنگەوەیە پەرە بسێنێ بۆ لایەنی پسپۆری جیاواز مەسەڵەن پێوێتە سەرەوەی کە ئەنەلایزی مۆزیکی تیابکریا خۆت شیکاری شێوەکاری تیابکرێ بە هەمان شێوە بۆ هەموو بەشەکانی کە بگاتە ئەوەی بە هیوای ئەوەی لە ئایندەیە بێ بە خەڵاتی نێودەوڵەتی و بەهۆیەوە هونەرمەندەکە بچێتە پۆلێنێکەوە کە بناسیەوەکو توانایەکی تایبەتی خۆی نەوەی نوێش سوود لەوە وەرەگرن ئەگەر بەردەوامی هەبێت. ئەم دەست پێشخەریەی سندیکای هونەرمەندانی کوردستان بە تایبەت بەشی موزیک کە بەڕێستانێک لێپرساوی ئەو ناوەندە ئەم دەست پێشخەریە بەردەوامی دەبێت؟ من پێم باشە بەردەوامی هەبێ وەکو پێشتر ئاماژەم پێیا بە مێزگر لە ڕێگەی شیکاری بەرهەمەکانیانەوە وەکو دەنگ پێشکەش کرێ کۆمەڵی هونەرمەندمان کرێ کۆمەڵی ئەوانەی کە لە بواری خوێندنان لە خوێندنی باڵایان سوود لەو ئەزمونانەی پێشووتر وەرگن و نەوەی داهاتوو بزانێت چۆن ئەزمونەکانی پێشکەشەکات و دڵنیا بێت لە هونەرەکەی. زۆر سپاس بۆ بەڕێز هونەرمەند زۆزە قەرەداخی بەڵێ سەوسەنێکێک لە هونەرمەندەکان